هاوکاریە داراییەکان دەچێتە پێشەوە. ئەم پرۆژەیە و بیرکردنەوە بیرۆکەی دانانی سیستەمێک بۆ بە ئەلکترۆنیکردنی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی پرۆژە و بیرۆکەیەکی تازەی حکوومەت نییە، بەڵکو پێشتریش زۆربەی پێداویستیەکانی ئەم پرۆژەیە لەلایەن حکوومەتەوە دابین کراوە. بەڵام ئەوەی جێگەی دەستخۆشی و پێزانینە ئەوەیە کە بە سوپاسەوە بەڕێز محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ یەکەم دەست بەکاربوونی لە کابینەی هەشتەمی حکوومەتدا زۆر دڵسۆزانە و وەک پەرۆشیەک بۆ هەنگاونان بەرەو چاکسازی پرۆژەکەی خستە ڕێ و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ گەیاندیە قۆناغی جێبەجێکردن. لە سایەی جێبەجێکردنی ئەم پرۆژەیەدا ئەمڕۆ تەواوی فەرمانگە و دەستگاکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە شێوەیەکی سەرکەوتوانە بە دیوانی وەزارەتەوە دەبەسترێنەوە و لەمە دووە تەواوی کارەکانی ئەم وەزارەتە بە شێوەیەکی ئاسان و زۆر ڕێک و پێک و بە پێی دوایین سیستەمی کارپێکراوی پێشکەوتو بەڕێوە دەچێت. ئەمەش لەلایەک دەبێتە هۆی تۆکمەکردنی زیاتری سیستەمی پاراستنی کۆمەڵایەتی و لەلایەکی دیکەشەوە هەنگاوێکی ڕاست و جددیە بۆ چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە وڵاتەکەمان. هەر لێرەوە دەمەوێت سوپاس و پێزانینی خۆم و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاری هاوبەش و لێکتێگەیشتنی سێ لایەنی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەروی ئەوانەشەوە ئاژانسی USAID و تیمەکانیان پێشکەش بکەم و دەستخۆشیان لێ دەکەم کە توانیان پێکەوە کارێکی گرنگ و سەرکەوتو ئەنجام بدەن، کارێک کە دەبێتە نمونەیەکی باش بۆ جێگیرکردن و بەکارخستنی هەمان ئەم سیستەمە لە چەندین وەزارەت و دام و دەستگای دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان، حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی بەردەوامدایە بۆ ئەوەی لە هەموو بوار و کەرتەکاندا چاکسازی بکات و بەهێنان و دانانی سیستەمی تازەی سەردەمیانە و زیرەک هەروەها بە سوودوەرگرتن لە نوێترین تەکنۆلۆژیا و دەوڵەمەندترین و سەرکەوتوترین ئەزمونەکان سیستەمی کار و بەڕێوەبردنی کاروباری حکوومەت لە تەواوی دام و دەستگاکانی خۆیدا ڕێک بخاتەوە و بەم شێوەیە هەنگاو بە هەنگاو سیستەمی کارگێری و خزمەتگوزاری ڕێکوپێک و تۆکمە بکات و بە پێی ئستانداردە جیهانیەکانی سەردەم بیخاتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەڵێ هەنگاو بە هەنگاو بە پێی واقع و زەمینە و توانەکان لە هەموو بوارەکاندا چاکسازی دەکەین و ئیرادەیەکی جددیمان بۆ چاکسازی هەیە و لەم پرۆسەیە بەردەوامین. بۆیە دەڵێن هەنگاو بە هەنگاو چونکە لەو بڕوایە داین کە چاکسازیەکی جددی و ڕاستەقینە چاکسازیەکە کە بەڕاستی بۆ چاکسازی بکرێت، بە پشودرێژی و بە ئارامی و لەسەرخۆ دەکرێت، بە پلان و بەرنامە دەکرێت و دەگاتە ئەنجام، نەک بە کاردانەوەی بێ بەرنامە و بەڕێکاری خێرا و لە ناکاوی و بێسەروبەری. ڕوسەیەکی ڕوت و تەنیای دابراو نییە لە کۆمەڵێک چەمک و کارێکی تر دیکە، بەڵکو پرۆسەیەکی فراوان و درێژخایەنە کە پەیوەندی بە زۆر فاکتی پێکهەڵا و جیاواز هەیە و ناکرێت بەو جۆرە تەماشا بکرێت و لێک بدرێتەوە کە تەنها بریتیە لە بڕیارێکی سەرۆک وەزیران یان ئەنجومەنی وەزیران. بۆیە ئەم پرۆسەیە ئەوەندە نییە دەخرێنەوە یان لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا دەیبینین. پرۆسەکە ئیرادەیەکی جددی جێبەجێکردنی دەوێت کە پێویست بە سەبر و ئارامی و بەرگەگرتن و بەدواچوون هەیە تا ئەنجامی چاوەڕوانکرا و بداتە دەستەوە. پرۆسەیەکە کە پلانی کورتخایەن، مامناوەندی و درێژخایەنی دەوێت، وەک ئەم پرۆژەی ئێستا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی جێبەجێکراوە کە لە داهاتوویەکی نزیکدا کاریگەری و شوێنەواری ئەرینی
پرۆژەکە بۆ چاکسازی و دابینکردنی دادپەروەری لە سوودمەندانی موچەی پاراستنی کۆمەڵایەتی و کەم ئەندامان دابین دەکات. بەڕێزان، هەڵنانی هەنگاوی پراکتیکی لە پرۆسەی چاکسازی لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان لە جەنگێکی سەختدایە دژ بە تێرۆردا، لە کاتێکدا کوردستان بە دۆخێکی سەختی سیاسی، ئابووری و دارایی دەڕوات و دۆخەکە کاریگەری تەواوی کەرت و جۆمگەکانی ژیانی کردووە، بە تەنها یەک مانا دەبەخشێت، ئەویش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەر ئەوەی چاکسازی دەکات و بڕوای بەوە هەیە کە چاکسازی یارمەتیدەرێکی زۆر باش دەبێت بۆ چارەسەرکردنی زۆرێک لە قەیرانەکان و دابینکردنی دادپەروەری و پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. چاکسازی بەشێکی گەورەی بەرنامەی حکوومەت و لە ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونی حکوومەتەوە وەزیرە بەڕێزەکان بە دڵسۆزیەوە هەنگاوەکانیان لەم پێناوەدا بەگەر خستووە و زۆرێک لەوانیش هەنگاوی باشیان ناوە. هەروەها لە سەرەتای ساڵی 2014دا دوای ئەو کێشانەی لەگەڵ بەغدا هاتنە ئاراوە بۆ بەرنگاربوونەوەی قەیرانی دارایی، حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە هەندێ هەنگاوی پراکتیکی کرد بە مەبەستی کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات و چەندین هەنگاوی دیکە لەو جۆرە. دڵنیام هاوڵاتیانی کوردستان لە داهاتوویەکدا کە زۆر دوور نییە بەرەبەرە ئەنجامی زیاتری چاکسازیەکان دەبینن. هەروەها دەمەوێت دوو پاتی بکەمەوە کە ئەم هەنگاوەی ئەمڕۆی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی یەکێکە لە هەنگاوە سەرەتایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی و لە قۆناغەکانی داهاتووی حکوومەتی هەرێم لەو پێناوەدا چەندین هەنگاوی گەورەتر و فراوانتر لەلایەن وەزارەتەکانەوە ڕادەگەیەنرێت. دووبارە دەستخۆشی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و جەنابی وەزیر دەکەم. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. دیسانەوە سوپاسی ڕێکخراوی USAID دەکەم کە ئەوان زۆر بە پەرۆشەوە یارمەتی دەربوون بۆ ئەوەی ئەم پرۆژەیە سەرکەوێ. سوپاسی وەزارەتی پلاندانانیش دەکەم بۆ پێشکەشکردنی ئەو هاوکاریانەی کە ئەمڕۆ بوون بەهۆی ئەوەی کە ئەم پرۆژەیە دەست پێ بکرێت و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر بەخێربێن سەرچاو هەموو لایەن. زۆر سوپاس. بەڵێبینەران، ئەوە هەوادیتی کۆنفرانسا سیستەما ئەلکترۆنیە تۆڕە جوواکی یا پاراستنە جوواکی بوو لە هەرێما کوردستانێک و نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی تێدا گوتارێک پێشکەش کرد و هەروە دەستخۆشیش وەزیرێ کار و کاروبارێن